مەتحەت کاکە یەکێک لە شێوەکارە هەرە دیارەکان کە خاوەنی چەندین کاری تابلۆی ناوازێ وەکێکە لەو هونەرمەندانەی کە بە بەردەوامی کاری هونەری پێشکەش بە چاوی بینەرەکانی خۆی کردووە لە ئێستا بەڕێزیان لە وڵاتی سوید پێشانگایەکی تایبەت بە بەشێک لە کارە شێوەکارەکانی خۆیانەکەنەوە. راپۆرتێک لەم بارەیە و ئاماجەیە پێکەوە بینەرێ بین و ئەگەڕێمەوە لاتان فەرموون. من لە سوید تقریب 38 ساڵە لێرە بە زیادی شوە 38 ساڵ تێپەڕووە. بەڕاستی سوید وڵاتێکی زۆر محافزە، زۆر بچووکیشە، زۆر زەحمەتە بڕۆیتە ناویان، کە بڕۆیتە ناویان هاتر هەمووی ئەتناسن لەبەرەوەی عائیلەیەکی بچووکە کە ناسیتیانیش، بەڵام لە هەمان کاتە علامەت ئیسفامێک بۆ دانێن نایلم بێتە ناو ڕاست مەرکەز، هەر لە دەرەوە ئەبێ خۆت مەحاولە بکەی بدەی لە دەرگایان جار بەجارێک. ئەم نەیانهێشتنەوەی کە نایلن پێشانگا لە گەلەری پریڤاتە بەرزەکان بکەمەوە قووەتێکم پێئەدا کە من لەگەڵ ئەوانە یعنی وەک بڵێ جفتوجۆیەک بکەم ئیشەکانم باشتر ببێ. کە من لە مۆدرنە موسێت لە موزەخانەی هاوچەرخی ستۆکۆڵم پیشانگام کردەوە، من لە منای دەرگایەکی باشم بۆکێتەوە ئەو گەلەریانەی کەوا دەرەجەیەکن دەرگام بۆ دەکەم، بەڵام وانە بوو ئەوە 2015 ئەوە تقریبا 7 ساڵە کەس مەجای بە من نەدا. ئێستا ئەم خاوەن گەلەریەکی زۆر کۆن نییە، تازە کراوە تۆ مادام 5 ساڵێکە 7 ساڵە شتی شوێ. ئەلا کولی حال من ئاهاتم بۆ گەلەرێکە ڕەدەبووم سیرمە کردو، بەڵام ئەم گەلەرە خۆی ئوسلوبی ئیشی ڕسم ناکە، هەمووی پرۆژە هین بوو، ئینستەلاشن و ڤیدیۆ ئەوانە بوو. وتم من دەست نادا بۆ من، بەڵام ڕۆژێک هەر خۆی مابوو کوڕەکەی سەر چووەتە پێناڵی ڤێنێدیگ معرەز عالەمی هێرێ بۆ بینین چووە. چوومە لایە وتم ئیشەکانم ئەناسی، وتی نایناسم نازام. وتم سەیر لە گۆگڵ سەیری کرد، وتی زۆر سەرنجڕای کێشە، ئەوتی مەرسەمەکە لەکوێ؟ وتمەوە تا 5 دقە دوورە لێرەوە. هەر ئەو کاتێش خەریک بوو گەلەری قەپات بێ، هات بۆ ماڵەکەم بینی یەکسەر وتی من پیشانگات بۆکەمەوە. شتێکێ مەسەلێکێ لە سوید ئەڵێ قەپی بۆ زلەکە گرت بچکەکەیشی لە ناودا، یعنی ئەمە وام لێات مادام من گەورەکە ناتوانم بەدەستم ناکەوێت بە ئەم بچکانەیش لە کیسم نەچێ، هەر چاوەڕێ نەمەکرد. ئەو گەلەریە کە ئەڵێم یەکەم گەلەریە لە ستۆکۆڵم لە 94 وەعدم پێدا، ئەڵێ ساڵێکە وەختێککە معرەز بوو ئەەکەمەوە مەجال پێدەم، ئێمە 6 مانگە دەبێت چاوەڕێەکەی ئەمەە ساڵە چاوەڕێەکەم هەنەیدا، ئەتە ناجار بوو بێمە خوارەوە لەم گەلەریە عەرزکەم. هات پیشەکەی بینی وتی زۆر باشە، وتی مادام تۆ هینی کەس ناتناسێت و وا خۆت پەناگردووە ئەو قاعە بچووکەتە دەمێ. من وتم ئەو قاعە ناوێ یان نامەوێت. دوای ماوەیەکی کە خۆی هات وتی قاعە گەورەکە دەدەمێ، من موافق بووم. لە دوای ماوەیەکی کە وتی هەردووچی دەدەمێ، خۆی ئەجینا لێرە 3 معرەز دەکاتەوە، ئەلێوێ و ئێرێ و ئەویش، بەڵام ئیسە 2 قاعەی بە من داوە.
کە دوو قاعی بە منداوە ئێستا من لەگەڵ ئەو ئەسیستەن یارمەتی دەرەکەی قسەم کرد وتی بە حیاتی ئەوە باش لەسەر ئەم گەلەریە بەم شێوەیە نەنووسراوە. باشترین ڕۆژنامە ناوی داگستنیەتەرە مدیری قسمی تەشکیلەکەی ڕسم هونەرەکەی هات بۆ ئەم منتیقەیە لە سوید لە هەموو ستۆکۆڵم باسی 6 گەلەری کردووە. گەلەرەکەی منیش ئیشەکان منش لەناو ئەو ڕۆژنامەیە، بەڵام فەرقی من و ئەوان چییە؟ ئەو 5 گەلەریە کە من ئەمێ مەعرەز بکەمەوە نایلێن مەعرەز بکەمەوە لە ناوێن ئەم ئافرەتە هەڵسا سەفحەیەکی تەرخان بۆ من کردووە، سەفحەیە بۆ ئەو هەر 5 بەڵام گەلەریەکان نییە خۆیان لێ نادەن حکانەوە هیچ نەبووە، بەڵام خودی خۆی ئەمە دلیلێکە یعنی ئاستم لەو هونەرمەندانە کەمتر نییە ئەگە باشتر نەبێ. ئەمە یەک. دوو ناقدێکیکە هەیە زۆر بەناوبانگە، ئەو ناقدە هەم لە داگستنەتەر ئیشەکە کارەکە و هەمیش موقعی خۆی هەیە گەنجە موقعیانەیە 5-6 کەسن ناقدن شتە نووسن عینی ها لەسەر لەناو ئەم هەموو گەلەری لەسەر من و ئەو مەعرەزە کە ئەڵێم نوردن هاکنە لەسەر من و ئەو نووسیوە لەسەر من لە پێش ئەو نووسوێتی. یعنی قەزم چییە لێرە محارەبەیەک ئەکرێم، ئەو محارەبە ئیجابیە کە ئیجابی بوو بۆ من قووەتێکە کە من ئەتوانم کەوتی نە ئەڕۆم شەڕەکەم لەگەڵ نەئاکەیە باشتر، یعنی دوای خوا فرسەتێکی بە منداوە یابانم هەیە فەرەنسام هەیە ناترسم لەو نەئا، ئەو نەئا بە ئیجابی دانێم بە سلبی دانانێم. یعنی من ئەمێ بڵێم بۆ گەنجەکانی هونەرمەند لە کوردستانن شاعرێکی ناوی ئەنتۆنی ماچادۆ ئیسپانیا ئەڵێ نۆ ئای کەمینۆ ئەندار ئاسێ کەمینۆ، یعنی ڕێگان نییە هەنگاوەکانت ڕێگا دروستەکە. بۆ گەنجەکان ئەڵێم تابلۆکانت ڕێگا دروستەکە نابێت سەیری دواوە بکەین. یعنی من ئەزانم لە شاخ بووم ئێستا ئەرچی هونەرمەند یعنی ژیانی هونەرمەند وجودی هونەرمەند زۆر سەخترە کە لەو کاتەی لە شاخ بوو. بەڵام من فرسەتم هەیە لە دەرەوەم لەوانەیە هەیە لە ناو شار بێ فرسەتی بۆ هات بێ لەمە باشتر بێ، بەڵام من فرسەتێک هاتم ئەو فرسەتە یعنی کردومەتە قۆزمەوە بتوانم کە لەم ئاستەیە مەعرەز بکەمەوە.